یان ئاگرم لە خۆم بەرەدا یان ئاگرم لەوان بەرەدا هاتووم لەبەرەوەی خۆم بە خاوەنی پرسەکازانم بەڵێ خاک لە من دزراوە پارچێ لە دڵ من بچراوە بریندارم تا مافی ئەم جوتیارانە وەرنەگیرێ من ئاگرم تێبەر بووە وەک مامۆستا نهاتووم من وەک کەرکووکی هاتووم وەک خەڵکی کەرکووک هاتووم من خۆم بە خاوەنی کوردستان هەموو ئەزانم بە تایبەتی کەرکووک چکە هەرچی زوڵم و زۆرداریە ستەمکاریە لە جگە لە دەسەڵاتی عەرەب دەسەڵاتی کوردیش لە ئێمە ستەمەکات هەر کاتێ بێوێ بازرگانیمان پێکە هەر کاتێ بێوێت بە دەنگمان نەکڕێ هەر کاتێ بێوێ دەنگمانە دزێ یاری بە هەستمانەکەن دەنگم پێ بدە وات بۆکەم وات بۆکەم پێشمەرگاوە تا بۆ نەهاتن دوێنێ پێشمەرگاوە نیە لەوێ بۆچی دە 15 کەسیان نەهاتە ئێرە دیفاع لەو خەڵکە بکات بۆ داوا بکەم من مامۆستایەکم لە ئیسکانە ماڵم بۆچی ئاگرم تێبەر بووتم بە هەموو هاوڕەکان وەرە با بڕۆین وتیان دۆخەکە نەوەک ناهەموار بێمە بکوژرێن شتێک ڕووبدا ئەی پێشمەرگە لەوێ بە چەکەوە بۆ نەهات ئەو قواتەی جولایەوە لە هەولێر و لە سلەیمانی تا ئێستا بۆ نەگەیشتن هەتاکەی گاڵتە بە خەڵکەکەن نامانە ئێمە عەرەبن غێر پارێزگاری عەرەبمان ناوێ ئێمە خۆمان خاوەن خاک خۆمانین خۆمانە پارێزین فەرمونون با بڕۆ نەگە ڕاستەکەن یان یەک بگرن یان لێخەمان بنەوە لێرەوە پێیان ئەڵێم یەک گرتوو بن پشتیوانی یەک بن ئێمە وتەیەکمانێڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ ئەوەمان بەسا لێرە برایەتی ئێمە دەرکەوت تەنیان گردۆ بە دەورمانە واز ناهێنین ئێمە وەختی سەدام نەترساین ئەنفالمان بینی کیمیابارانمان بینی چیمان نەبینی هەرچی پەتپەتیە پێمان کرا وازمان نێنە ئێستا وازدێنین ئێستا بخیان لێ بکەن ڕاکەن ئێستا بۆرن بە ئاواوە بڕۆین ئەگەر چۆڵیان نەکرد حەقتانە قسە بکەن تازە ئێمە بەوانە فێر بووینە ئێبە بتەنرێت چییە مناڵی کوردم بینی دوێنێ لە ڤیدیۆکە بەردی هەڵە گرد و ڕایە کردبووە ئەی دوێنێ بۆ چۆڵیان کرد خۆوان خاوەن چەک بوون و چەکیان پێ بۆچی چۆڵیان کرد بۆچی یەکی ڕاکێشتا دوورەکەوتنەوە غێربینیان خەڵکەکە گرت بووەوە زانیان پشتیوانی یەکەکەن وازانن پخەکەی جاران هەل ئێمە لە وەختی خۆی کەی ترساوین واللهی خەڵکی ڕێی بەغا نێوێرا بچێتە چەمچەماڵ خەڵکی ڕێی بەغا وا ئێستا هەرچی بەسرایە لە هەولێر و سلەیمانی کۆبووەتەوە بوونەتە خاوەن خان و شوقە لەوێ ئاخە ئەمەش عیبی بەرپرسەکانمانە یان ئاگرم لە خۆم بەرەدا یان ئاگرم لەوان بەرەدا